ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆژی هەینی. سەرەتاش بە سەردیاری چەند هەواڵێک دەست پێ دەکەین. وشکبوونی تەڵاوی هەشیلانی کرماشان. گیان لە دەستدانی 13 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای سیستان و بلوچستان. لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. گیان لە دەستدانی چوارەمین بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە ماوەی یەک هەفتەدا. و خراپی دۆخی تەندروستی مەسعود فەرهیختە لە زیندانی ناوەندی کەرەج. وشکبوونی تەڵاوی هەشیلانی کرماشان. بە پێوێنانی کە بە دەستمان گەیشتون، تاڵاوی هەشیلانی کرماشان بەهۆی ناکارەمەی بەڕێوەبەری سەرچاوە سروشتیەکان لەلایەن ڕژیمەوە وشک بووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ لە مانگەکانی ڕابردوودا ئاوی ئەو چاڵاوە بە ڕێژێکی بەرچاو دابەزی، بەڵام سەرڕای هۆشداری ژینگە پارێزان سەبارەت بە وشکبوونی ئەو تاڵاوە لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە بایەخ بە هۆشداریەکانیان نەدرا و ئێستاش دۆخی ئەو تاڵاوە قەیراناویە. هەروەها ئاوی بەنداوی گاوشان کە بەشێک لە ئاوی پارێزگای کرماشان و سنا لە ئەو بەنداوە دابین دەکرێت، بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە و ئەگەری هەیە لە مانگەکانی داهاتوودا وشک ببێت. گیان لە دەستدانی 13 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای سیستان و بلوچستان. ڕۆژی پێنجشەمە 22 خەزەڵوەری 1404 هەتاوی بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچۆ لە شارستانی قەلعەگەن سەر بە پارێزگای سیستان و بلوچستان 13 هاوڵاتی گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتەکان لە ئەم ڕووداوەدا 2 ئۆتۆمبیل لەگەڵ ئۆتۆمبیلێکی سوختبەری بەلوچ تووشی ئەم ڕووداوە بوون و ئەو هاوڵاتیانە بەهۆی سوتانیان لە ئاگرەکەدا گیانیان لەدەستدا و بە تەنیاش یەک کەس لە ئەم کارەساتە گیانی ڕزگاری بووە. بە پێی ئامارە فەرمیەکان ساڵی ڕابردوو 375 سوختبەری بەلوچ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کراونەتە ئامانج، 135 سوختبەر گیانیان لەدەستدا و 240 هاوڵاتی دیکەش بریندار یاخود کەمەندان بوون. بێبەشکرانی مستەفا ڕەمەزانی لە سەرەتاییترین مافەکانی. بە پێی راپۆرتەکان مستەفا ڕەمەزانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قزل حەساری کەرەج لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە سەرەتاییترین مافەکانی بێبەش کراوە. ئەو بەندکراوە کە لە کاتی تێپەڕاندنی چوارەمین ساڵی بەندکرانیدایە لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 8 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. ناوراو ڕێکەوتی 26 جۆزەردانی 1403 هەتاوی لە ڕووداوێکدا لاقیشکا و هێشتا دۆخی تەندروستی لە خراپیدایە. شایانی باسە ئەو هاوڵاتیە بەهۆی دەربڕینی ناڕزایەتی دژ بە بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە تەندروستی بەندکراوان لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان ئێعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سێ بەندکراو بە ناوەکانی سعید موختاری، شەهرۆغ مستەفەوی و عەباس حاجیانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان و سەبزەوار ئێعدام کراون. هەروەها 4 بەندکراوی دیکە بە ناوەکانی وەحید فازڵی، عەبدوڵڕەحمان مهرەبانی، نۆشاد موسەوی و پەیمان قاسمی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی لاکانی ڕەشت، گۆرگان، چابەهار و یاسوج لە سێدارە یاخود ئێعدام کراون. گیان لە دەستدانی چوارەمین بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە ماوەی یەک هەفتەدا. ڕۆژی دووشەمە 19 خەزەڵوەر بەندکراوێکی ڕاگیراو لە زیندانی ناوەندی کەرەج بەهۆی گوشاری بەرپرسان و هێزەکانی ڕژیم لە زیندان کۆتایی بە ژیانی خۆی هێنا. بە پێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی مەهرداد ئەحمەدی نەژاد پاشەوڵدانی بۆ خۆکوژی ڕەوانەی نەخۆشخانە کرا، بەڵام بەهۆی درەنگەیشتنی لە ڕێگەی نەخۆشخانەدا گیانی لەدەستداوە. شایانی باسە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا 3 بەندکراوی دیکە بە ناوەکانی هادی ڕەزایی، عەلی میرزانیازی و ئەبولفەزل حسێنی لە زیندانەکانی قزل حەساری کەرەج، مەلایر و وەکیل ئابادی مەشهەد کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری شاهین شەهر.
ڕۆژی ڕابردوو هاوڵاتیەکی خەڵکی شاری شاهین شەهر سەر بە پارێزگای ئیسفەهان کاتی سەردانی لە شاری خوڕەم شەهر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتەکانەوە هاوڵاتیە بە ناسناوی بیتا شەفیعی پاش دەست بەسەرکردنی لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیمەوە ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە دایکە و دەست بەسەرکراوە بە ناسناوی مریەم عەباسی نیکو لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی و ڕۆژی دووشەمە 19 خەزەڵوەر بە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. دوایین هەواڵ خراپی دۆخی تەندروستی مەسعود فەرهیختە لە زیندانی ناوەندی کەرەج. ڕۆژی پێنجشەمە 22 خەزەڵوەر لەیلا ئەحمەدوەن هاوسەری مەسعود فەرهیختە موعەلیمی بەندکراو لە زیندانی ناوەندی کەرەج بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک ڕایگەیاند کە دۆخی تەندروستی و بەندکراوە لە خراپیدا. مەسعود فەرهیختە چالاکی سەنفی ڕێکەوتی 25 خەرمانانی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی کۆبوونەوەی شورای هاوئاهەنگی ڕێکخراوەکانی سەنفی فەرهەنگیانی ئێران لە شارستانی شەهر ڕەزا سەر بە پارێزگای ئیسفەهان دەست بەسەر و پاش لە پرسینەوە لە ناوەندە ئەمنیەکانی ڕژیم لە تاران ڕەوانەی بەندینخانەی ناوەندی کەرەج کرا. بە پێی ئەو وێرانەی کە بەدەستمان گەیشتون هاوسەری ئەو بەندکراوە لە ڤیدۆیەکدا جەخت لەسەرەوە دەکاتەوە کە ئەو هاوڵاتیە پێویستی خرای بە دەرمان هەیە بەڵام لەلایەن بە پرسانی زیندانەوە لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن هەر شاد.